سڵاو ئێستا بۆ دوورینی دزداشەیەکی سادە 2 مەتر قماشی بەرپان. ئێستا قماشەکە 4 قەدەکەین. ئەمە بەس باڵاکەیەتی بۆ کەسێک ئەبێ کە کێشەکەی 85 بۆ 90 کیلۆیە. 150 سانتیمان دەرکردو بۆ باڵاکەی. سەرتا لە پشتەملەکەیەوە دەست پێەکەین بۆ ئەوانەی کە مەتر بەکارەهێنن. 8 بۆ 7 سانتیم بە پێی قەڵەوی و زەعیفی کەسەکە پشتەملەکەی دیاریەکەین. دوای قیاسی ناوشانی کەسەکە لێرە 38 قیاسی ناوشانی مەترەکەمان 2 سانتیم زیای ئێنێ لە 38ەکەیکەین بە 40 بە دوولۆیی دانی لەسەر قماشەکە. مەش قیاسی ناوشانەکەی بۆ قیاسی بنقۆڵەکەی بنقۆڵی ئەم کەسە 30 سانتیمە. ئێمە 20 سانتیم ئەچینە خوارەوە. وردە وردە لێرەوە بندەستەکەی قەوسەکەینەوە. جا قیاسی سڵەکەی لە ئاستی ئەم بنقۆڵە ئەکرێ. قیاسی سڵی 124 ئێمە یەکەین بە 126. مەترەکەمان لە قیاسی سڵ و کەمەر و قایدە 4 لۆکەینەوە یاخود خوار و کەمەر. 10 سانتیم ئەچینە خوارەوە لێرە. ئەجا قیاسی کەمەرەکەی ئەەکەی. قیاسی کەمەری 118 یەکەین بە 120. خوار و کەمەری بۆ ناکەین سوک وردە وردە ئەچینە دەرەوە. ئەمە بۆ کەسێک کە بێوێ بە مەترە بیکە. بەڵام بۆ کەسێک کە بێوێ مەترە بەکار نەهێنێت لێرە لە جیاتی ئەوەی 7 بۆ 8 سانتیمەکە 4-5 دانین. قیاسی ناوشانەکەی بستێک دانین. لێرە لە جیاتی 20 سانتیمەکە بستێکە چینە خوارەوە ئەوەی تری قەوسەکەی ناوانێ. بۆ قیاسی سڵی کەسەکە ئەگەر بەم قیاسەی من بێ 85 بۆ 90 کیلۆ بێ بستێک و 5-50 کێشەی نابێ. لێرە قیاسەکەی بۆکەین. لێرش سەرشانەکەی بیرمانەچێ 3 سانتیم لاریەکەین. دەستەکەین بە بڕین. بێ ئاگاد لەوە بێ لێرە قماشەکە دوو بنێ وردە وردە چیتە دەرەوە. پشت و پێشەکەی جیاکەینەوە. سڵێکی حوتی بۆ دەرێنین. لێرە سڵ حوتێکە ئەبێ قیاسی سڵەکە کە میلوانەکەی کە دەری ئەهێنیت 14 سانتیم بێ. ئەگەر بۆ کەسی حەزکە ڕوود نەبێ. بەڵام ئەگەر حەزی کرد ڕوود بێ ئەوە زیاتر دانی. بەم شێوەیە ئێستا قۆڵەکەی ئەبڕین. ئەمە لە 2 مەترەکە نیو مەترمان دەرکردووە لە قیاسی باڵاکەی کە زیاد بووە بۆ قۆڵەکانی. لێرە قماشەکەمان دوولۆیە. جارێکی تر ئەکەین بە 4 لۆ. لێرە ڕێکی ئەم سەر ڕێک ئەکەینەوە بۆ سەردەسەکەی. قیاسی قۆڵی 55 ئێمە 4 سانتیم زیای ئەینێ یەکەین بە 59. درێژی قۆڵەکەی لەوێ 20 سانتیم بۆ بنقۆڵەکەی هاتینە خوارەوە. لێرەش بە هەمان شێوە 20 سانتیم ئەچینە خوارەوە. بۆ سەردەسی ماکسی 15 سانتیم بێت. بۆ ئەوانەی کە تازە فێری بڕین ئەبن ئەتوان مەترەکە بەم شێوەیە دابنێن. وش قیاسی بنقۆڵەکەی